دیمەنی کەڵەکەبوونی خۆڵ و خاشاکی ماڵانە لە گەڕەکی تەپەی شاری کەرکووک. زیاتر لە 15 ڕۆژە تیمەکانی شارەوانی نەهاتوون بۆ لابردن و کۆکردنەوەیان. ئەم گەنجە کارمەندی شارەوانی نییە، بەڵکو وەک هەستکردن بە بەرپرسیارەتی لەسەر ئەرکی خۆی خەریکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی گەڕەک و بەردەرگای ماڵانە. دڵتەنگ و بێزار بووم کە دیمەنێکی ناشرینی سەر سوچی کۆڵانەکەی خۆمم بینی. بە باشم زانی وەک ئەرکی سەرشانم کە چەندێ ئەرکی حکوومەت و شارەوانیە دوو هێندە ئەرکی سەرشانی منی هاوڵاتیە کە من پاکوخاوێنی شارەکەی خۆم پارێزم، هەم ئەرکی خۆم سوکترەکەم هەم ئەرکی حکوومەتش سوکترەکەم. هاوڵاتیانی کەرکووک هۆکاری زۆربوونی خۆڵ و خاشاکی ماڵان بۆ فڕێدانی پاشماوەی ماڵەکان دەگەڕێنەوە بە هەرەمەکی کە ئەمەش وای کردووە ئەرکی تیمەکانی پاکەرەوەی شارەوانی قورستر بکات و نەتوانن وەک پێویست هەموو شار لە خۆڵ و خاشاک خاوێن بکەنەوە. و خەڵکە فرێدا فرێش ناداتە ناو هینەکەەوە ناوتەنەکەەوە فرێداتە ئەو ناوە ئێکا کە تۆ هەمووی ناو ماڵانە بۆنی دێت هەمووی نەخۆشیە مناڵە لەو ناو یاریە کە نازانێ مناڵە دەسەکاتە ناو زبڵ و شتا یعنی بۆنی دێت پیسە بەڕاستی شتێکی زۆر ناشینە داواکارم لەو خەڵکەیەکەوە بەڕاستی یانتەنەکە خۆڵەکە کە دانراوە هەم هاوکاریەکە بۆ شارەوانیش. سەرۆکی شارەوانی کەرکووک نایشارێتەوە تیمەکانیان کەمن ناتوانن وەک پێویست خۆڵ و خاشاکی گەڕەکەکان کۆ بکەنەوە. هاوکاری هاوڵاتیان بە پێویست دەزانن بۆ پاکردنەوەی شار. پاکردنەوەی شار پێویستی لە ملیار و پارەی ملیار بەسەرەوەیە بۆ ئەوی کۆنتترۆلی پاکردنەوە بکرێت. ئێمە بم بڕە پارەیە ئەتوانین لە 170 شارەکە کۆنتترۆل بکەین. ئەو 130 یان 125 کە ئەمێنێتەوە کەڵەکە ئەکا لە دەوروبەری شار چەند کەسانێکەیە پێی بێزارە بن لەوانەیە خۆیان هەستن بە پاکردنەوەی ئەو شوێنانە ئێمە دەستخۆشییان لەکەین لەبەرەوەی ئێمەش پێویستیمان بە هاوکاری خەڵکە. پاشماوەی خۆڵ و خاشاکی ماڵان لە کەرکووک ڕۆژانە زیاتر لە 1000 تۆنە لە ڕێگەی 6 کەرتی شارەوانیەوە کار بۆ کۆکردنەوە و لابردنیان دەکەن. بەڵام کەمی کرێکار و خراپی ئامێرەکانی پاکەرەوە وایان کردووە نەتوانن هەموو خۆڵ و خاشاکی گەڕەکەکان کۆ بکەنەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.